سڵاوتان لێ بێم کاتتان باش بێت خۆشەویستانم من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشڕەوان ئەم جارە لە خانەقینەوە لەگەڵتان دەبم. ئەو ئازادی و سربەستی ئێستا بەدەستمان هێناوە بەشێکی زۆریان دەگەڕێتەوە بۆ توانا و هەوڵ و ماندووبوون و تێکۆشانی ژنانی بە توانای کۆمەلگاکەمان. ماندووبوون بەڵام کۆڵیان نەدا، ئازاریان چەشت بەڵام بوونە ساڕێژی برینی گەلەکەیان. ئەو خانمەی ئەمڕۆ میواننا نمونەیەکی جوانی ئەم پیا هەڵدانەیە. ئەویش خاتوو لە میعا قادر، محەممەد قادر، ئەمیدی مافپەروەر. سڵاوت لێ بێم کاتت باش خاتە لە میعا. سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوە و زۆر بەخێر بێن و ئەرکتان کێشەوە. دەستی تۆش خۆش بێت. ئەمڕۆ کۆمەڵێک پرسیارت ئاراستاکەین، بەڵام پێشەوەی بچینە لە پرسیارەکان سەرەتا سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە، پێکەوە بینەرێ بین و دواتر دەست بە پرسیارەکان دەکەین. فەرمونون با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتوو لە میعا. لە میعا محەممەد قادر لە ساڵی 1965 لە شاری خانەقین لەدایک بووە. بەکالۆریۆس لە یاسا زانکۆی سلێمانی ساڵی 2009، کۆلێژی سەربازی قەڵاچۆلان لە ساڵی 2000، ماستەر لە یاسای گشتی ساڵی 2020، دکتۆرای فەخری ڕێکخراوی فڕاتی جیهانی بۆ ئاشتی و پێکەوەژیان لە ساڵی 2018، جگال لە زمانی کوردی عەرەبی زۆر بەباشی دەزانێت. ساڵی 1983 پەیوەندی بە ڕێخستنی نهێنی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە کردووە. لە ساڵی 1997 لە گەرمیان بووە. دەستەی دامەزرێنەری هێزی پێشمەرگەی ژنان دەرچووی خۆڵی پێنجی فەرماندەی کۆلیژی سەربازی قەڵاچۆلانە لە ساڵی 2001. بەشدار بووە لە پرۆسەی ڕزگارکردنی عێراق لە ساڵی 2003، خۆلی سۆشیال دیموکرات لە وڵاتی سوید ساڵی 2012، خۆلی جێندەرناسی لە وڵاتی ئوردن ساڵی 2014، چەندین خۆلی لێکۆڵینەوە بە دوواداچوونی تونند و تیژی دژی ژنان لە عێراق و هەرێم لەگەڵ ڕێکخراوەکانی NGO وەک خۆبەخش بەشدار بووە لە شەڕی دژ بە داعش و لە میحوەری جەلەولا و خانەقین. سەدان بڕوانامە و خەڵات و پێزانین و سوپاسی ڕێکخراوەکانی UN و ڕێکخراوە لۆکاڵەکانی عێراق و هەرێمی بەدەست هێناوە. ئەندامی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. لە 2019 بەڕێوەبەری بەشی پۆلیسی کۆمەڵگەی گەرمیان بووە، ئێستاش بەڕێوەبەری بەشی یاسایە. دووبارە سڵاوتان لێبێت خۆشەویستان، کاتیەوە هاتووە کە پرسیارەکان ئاراستی خاتوو لە میعا بکەین سەبارەت بە هەموو ئەم پرسیارانی کەەوە ئامادەم کردووە سەبارەت بە ئەزمموی ژیانی سەرکەوتنەکانی و بڕینی قۆناغەکانی چۆن توانێتی ئەم سەرکەوتنی ئێستا بەدەست بهێنێت و ببێتە خانمێکی پێشڕەو لە کۆمەلگا لە بوارەکەی خۆیدا و لە چیەوە دەستی پێ کردووە. دووبارە سڵاوت لێ بێ خاتوو لە میعا. سەرتا لەو دەست پێ ئەەکەین چۆن پەیوەندیت بە ڕەخستنە نهێنیەکانەوە کرد، چۆن بیرت لێ کردەوە لەو سەردەمەیە؟ بەڵێ من پێش ئەوەی باس لە پەیوەندی خۆم لەگەڵ ڕەخستن نهێنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم، پێم خۆشە هەر تیشکێکی ڕوونکردنەوەیکی بچووک لەسەر شاری خانەقین بدەم، چونکە بەڕاستی پەیوەندی کردمان بە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانە مێژوویەکی ئەم شارەیە کە مێژووی ئەم شارە هەر خۆی پێش دروستبوونی هیچ حزبێک و هیچ ڕێکخراوێک خانەقین شارێک بووە، شاری کوردایەتی بووە و ئەو ڕێکخراوانەیش یاخود ئەو حیزبانەیش کە دروست بووە لە ناوگەلی کورد هەر لە ڕێکخراوی هیواوە تاوەکو شۆڕشی نوێی گەلەکەمان یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام یعنی خەڵکی خانەقین خۆیان با بڵێن دامەزرێنەری ئەو ڕێکخراوانە بوون. بۆیە ئێمەش وەکو خێزانێک وەکو خانەوادەیەکی کورتپەروەر بووینە لە شاری خانەقین و پەیوەندیەکانی ئێمە بۆ ئەوە گەڕێتەوە کە هەر لە سەرەتای ساڵەکانی هەفتا من دوو برام هەبوون، هەردووکیان پەیوەندیان بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە هەبوو و لە ئەنجامی ئەوەیە هەردووکیان با بڵێن هینیان بۆ دەرچوو فەرمانی دەستگیرکردن لەبەر ئەوەی چەند هاوڕێیەکیان با بڵێن ئاشکرا بوون لەلایەن ڕجێمی بەعەس ئەو لە ساڵی 1970 و هەردووکیان یەکێکیان لە ئەمن عامەی بەغا بەند کرا و بە هیچ شێوازێک با بڵێن نەمانەزانی چارەنووسی چییە
و ئەو براکەی تریشم کەزانی خۆی ئاشکرا بووە بۆیە یەکسەر پەیوەندی کرد لە ساڵی 1970 برا گەوراکەم کە بە مەلابرایی ناسراوە لە ناو شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەیوەندی کرد بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە شاخ و دیارە ئێمەش معاناتی زۆرمان بینی من ئەو کاتانە کە منداڵیش بووم بەڵام وەکو کوردێک دووچاری گرتن و گواستنەوە و تەرحیل و تعریب و ئەوانە بووینەوە و بۆ دوو جار خانومان یعنی ڕووخاوە و بۆ سێ جاریش تەرحیل کراوین زەحمەتی بوونەوە زەحمەتی زۆر بووین بۆیە بەڵام ئێمە لەبەر ئەوەی خۆمان ئەمانزانی ئێمە خاوەنی قەزیەکەین لە شاری خانەقین وەکو ملەتی کورد هەرامومان بۆیە ئێمە لەوێوە دەستمان کرد بە ئیش و کار و هەر لە ڕێگەی براکەمەوە کە لە هێزی پێشمەرگەی کوردستان بوو لە ساڵی 1970 پەیوەندیم کرد بە ڕێکخراوی شۆڕشگێڕان بەڵام لە ساڵی مفاوەزاتی 1984 کە ڕوویدا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و با بڵێن حکوومەتی عێراقی ئەو کاتە و گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناوشار دیارە منیش ڕێچکەی براکانم گرت و پەیوەندی بکرد بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانەوە هەروەکو خۆتش باست کرد خاتو لە میعانی زۆربەی خانمانی ئەو سەردەمەیانی لە تەمەنی ئێوە و لە سەردەمی ئێوە کە تێکەڵی ڕەخسنە نهێنیەکان بوونەکە ئەو کاتە لەوانەیە لە کۆمەلگای ئێمە تۆزە زەحمەت بوو بێکەوە خانمان تێکەڵی سیاست بوو بێتن بەڵام ئامانجی سەرەکی خانمانی ئەو کاتە یاخود تاکی ئەو کاتە کە تێکەڵ بوونیان بە حزبێکی وکوگێتی و لە هەمان کاتشا تێکەڵبوون بە ڕێخستنە نهێنەکان ئامانجیان لە پێناو بەدەستهێنانی ئازادی بوو بۆنەتەوەکەیان بێگومان کەسانی وەکو ئێوە خانمانی وەکو ئێوە لە ئایلەیەکی نیشتیمان پەروەر و کورتپەروەرا بوونە بۆیە تێکەڵی ڕێخستنە نهێنەکان بوونە جا من پێم خۆشە باسی یەکێک لە چالاکیەکانی خۆتمان بۆ بکەی لەو سەردەمەیە کە تۆ لە ڕێخستنە نهێنەکان بوو یاخۆت کوردسترین کارێک زەحمەتترین کارێک کە لەو سەردەمەیە تۆ ئەنجامت دابێت چی شتێک بووە؟ بەڵێ ئێمە دیارە لە ساڵی 84 بوو هەر لە خوێندکاری شەشی ئامادەیی بوو هەر تقریبان مانگی 4 بوو ئەو کاتانەی کە ئیتر تەلەبا چێتە ماڵەوە ئەخوێنێت ئێمە هێزی پێشمەرگە لە با بڵێن لە کەلار بوو لەوێ بووین لە بەر شەڕی عێراق و ئێران چووینە کەلار دانیشین بە شێوەیەکی کاتی لەوێ ئێمە لەناو تەلەبەکانە خۆمان کە پێشمەرگە ئەهات و ئەوانە بەهۆی ئەوەی حکوومەتی بەعس ئەو کاتە تەلەبەکانی زانکۆی سەلاحەددینی ئەوانەی کە پەیوەندیان نەکردبوو بە حەشتی شعبی عێراقەوە ئەو کاتە بە حەشتی شعبی بۆ ئەو کاتە هینیان نەکردبوو پەیوەندیان نەکردبوو دیارە ویستی هەموو تەلەبەکانی زانکۆی کوردەکانی زانکۆی سەلاحەددین هەمویان فەسڵکەن لە دەوام و دەریان بکەن بۆیە ئێمەش هەر بەیاننامەیەکمان بوو هات لەلایەن ڕێخستنەکانی خۆمانەوە وتیان پێویستە مان بگرن نەچنە ناو پۆلەکانتان و بۆیە ئێمەش هەر کە بەیاننامەکە گەشتە دەستمان سەرجەم خوێندکارەکانی خوێندنگاکەمان هەمویان کۆ کردەوە و نەمان هێشت یعنی وانەکان بڵێنەوە مامۆستاکانیش و بەیاننامەکە هەر خۆم لەو شوێنە خۆم خوێندمەوە بەیاننامەکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە ئەتوانم بڵێم یەکەم چالاکی من بوو لە ناو ڕیزەکانی ڕێخستنە نهێنیەکان جگەلەوەی ئێمە لە کاتی سەردانەکانمانە بۆ ناو هێزی پێشمەرگە بۆ لای براکەم چی نامە بواە چی ڕاستپاردەیەکی پێشمەرگەیەکی خانەقین بواە کەلار بواە خۆمان ئەمان هێنایەوە و زۆر بە نهێنی ئەمان گەیاندە دەستی کە سوکاریان نامەکانیان هەندێک جار بۆ هەواڵەکانی خۆمان بوو نامەکانمان ئەگەیاندە دەستی ئەو هەواڵانەی کە لە ناو شار بوون هەرچەندە ڕێخستنە نهێنیەکان بە شێوازێک بوو تۆ مەسەلەن بە تەنها یەک کەس ئەناسی زۆر خەڵک ناناسی ئەمە دیارە هەمووی بۆ ئەوەی بتوانی ژیانی هەواڵەکان پارێزراو بێت یعنی زۆر جار ئەوەشمانە کرد و ڕۆژێکیان من دایکم ئێستا ئەمری خۆی کردەوە ئافریقا ئەو کاتە لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کرا کە دەستگیر کرا من یەکسەر یعنی هینم نەکرد چوون ماڵی هەواڵەکانی ترمان ئەوانەی کە کوڕیان پێشمەرگەی ئەوانیان لە ڕێخستنەکانن سارەیەکی جێب هەبوو یعنی هین ماڵی دراوسەیەکمان لەگەڵ یا چوون ماڵ بە ماڵگەڕام پێم وتن وەکو دایکم گیراوە بۆ ئەوەی ئێوە ماڵەکانتان چۆڵکەن با ئێوەش نەگیرێن
ئەنی من لە جاتی ئەوەی بچم بۆ لای دایکم ئەوانە بەڵام چوم ئەوەم کردوتم بۆ ئەوەی ژیانی زۆرترین لە هەواڵەکانی ڕێخستن و کەسوکاری پێشمەرگەکان بپارێزم دیارە چالاکی زۆرتریش هەیە ئەو کاتانە کردومانە لە گەیاندنی ئەو کتێبانەی کە مەبەست بوو بێتە ناو شار و ئەوانە زۆر هەمان گەیاندۆتە ناو شار بەڵستان خۆش بێت. خاتو لەمێ یەکێکی لە دامەزرێنەرانی یاخۆ دامەزرێنەری هێزی پێشمەرگەی ژنان لە گەرمیان ئەمە ئەزمونێکی چۆن بوو بۆ تۆی ژن؟ بەڵێ دیارە ئێمە لە ئەنجامی تەرحیلکردن بۆ خوارو من بڕیارمدا کە ئیتر ینی نەچم بۆ خواروی عێراق کە بۆ ڕمادی ئەو کاتە تەرحیل کرابووین چوون بۆ پەیوەندیم کرد بە با بڵێن چوون بۆ کوردستان و ماڵی کاکب لەوێ بوون کاڵێن پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەردەوام شانازی پێەوە کەم بەڕاستی هەموو پاڵپشتێکی من ئەتوانم بڵێم زیاتر ئەو بووە لە ناوخێزانەکە کە چوون بۆ ئەوێ بەڕاستی خۆم هەستان پێشنیارم کرد دکتۆر فواد مەعسووم لە کۆبوونەوەیەکا لە ناو مەڵبەندی کەرکووک ئەو کاتە بەڵام لە دەربەندی خان بوو مەڵبەندەکە هەستان پێشنیارم کردوتم ئێمەش پێمان خۆشە هێزێک دامەزرێنین بە ناوی هێزی ژنانەوە چونکە سلێمانی تازە دامەزرا بوو ئەو کاتە دیارە دکتۆر فوادیش لێپرسراوی مەڵبەندی ئەو کاتێش هەر مامۆستا موحسین بوو بۆ ئافریکا ئەویش یعنی هیچ لاریان نەبوو زۆریان پێخۆش بوو تیان ئێوە خۆتان کۆکەنەوە با بڵێن پێشمەرگەمان بۆ ئامادەکەن ئێمە هەموو پشتیوانی یەکتانەکەین دارە لەو کاتەیە هەر یەکسەر با بڵێن پێشوازیەکی گەرم کرا لە بۆ چوونەکەمان و ئەتوانیمان هێزی پێشمەرگەی ژنان لە شاری کەلار دامەزرێنن و لە دەربەندی خان با بڵێن بۆ ناوچەی گەرمیان هەر هەمووی و بۆ ماوەیەکی شانی من ئەتوانم بڵێم پەیوەندی کردنم بە هێزی پێشمەرگەوە لە ساڵی 1997 بووە هەتا وەکو ساڵی 2012 بەردەوام پێشمەرگە بوومەوە ئێستا شەر خۆم بە پێشمەرگەیەکی ڕێبازی مام و یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانم. دەستە خۆش بێت. خاتو لەمێ لە کۆمەڵگەی ئێمەیە لەوانەیە دەستبردن بۆ زۆر کار کە ژنان بۆ منە تێکەڵی کۆمەڵە کارە بن هەرچەنە کارکردن دیاری نەکراوە بۆ کام ڕەگەزە بەڵام لەوانەیە بواری سەربازی زیاتر پیاوان ئەنجامیان دابێ بەڵام تۆ ئێستا لە بوارەکەی کە بواری سەربازیە و پێگەیەکی باشت هەیە من حەزەکەم بزانم کە تێکەڵبوون بە تایبەتی خانمان تێکەڵبوونیان لەگەڵ بواری سەربازیە چۆنە بە تایبەتی بۆ تۆ ئەزمونێکی چۆن بوو لەگەڵ بواری سەربازیە ڕاهاتووی خۆشە بێت و هیچ جیاوازیەک هەیە لە کاری سەربازی لە نێوان هەردوو ڕەگەزە؟ من نەتوانم بڵێم سەرەتای دەستپێکی کاری ئێمە و ینی چوونمان بۆ ناو هێزی پێشمەرگە ئێمە خۆمان بە خاوەنی با بڵێن قەزیەکی ملەتی کورد ئەمانزانی و دووەم شتیش ئێمە ئەمان ویست ئازادەکان ژنیش بەدەست بێنین بۆیە یعنی من ئەو بوارم با بڵێن هەڵبژار یەکەم شت بۆ ئەوەی بتوانم تێبکۆشم بۆ کورد دووەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سێمیش بۆ شارەکەم شاری خانەقین کە ئەمبینی چەند زۆڵم و زۆر و تعدایەکی لە یەکێت لەو کاتانە ببنە ڕەچەشکێن بۆ ئەوی کە خانمانی دیکەش بەڵێت بۆی بتوانین ژنانیش وایە چونکە هە بەرنامە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی باس لە ئازادیەکانی ژنەکات و زیاتریش دەرفەتی داوە لە هەموو ڕێکخراوەکانی تر و حیزبەکانی تر کە ژنان ڕۆڵی خۆیان ببینن و ئەوەیش کە ئەو ڕاستیە کە ئەسەلمێنێ ئەوەیە بە تایبەتی کە بەڕێز سەرۆک مام جەلال لە کاتی ڕێخستنە نهێنیەکان ڕۆڵی گرنگی دابوو بە ژنان ئەنجا ژنانی شاخمان هەبووە ئەنجا ئێمە خۆشی هەرکە یەکەم جار بیرۆکەی دامەزراندنی هێزی پێشمەرگەی ژنان با بڵێن ئەوە وا بووە کە بەڕێز مام جەلال خۆی یەکەم کەس بووکە با بڵێن پشتگیری کردو و پشتیوانی کردو هەر بە پشتیوانی ئەویش گەشتە ئەو ئاستێکە ئێستاتیایەتی بڵێن لە هێنانە پێشەوەی ژنان بەشێک بوو لە سەرکەوتنەکانیان بەشێکش بۆ لەوەی کە هەمیشە وەکو قەڵغانێک بێت و لە پشتی ژنان بۆی ژنان سڵ لە هیچ بوارێک نەکەنەوە بۆ ئەوی تێکەڵی بن. بزەبت ئێمە ئەتوانین بڵێن ئێمە خوێندکاری ڕێبازی مامین و بە تایبەتی بەڕێز مام جەلال یعنی خۆی پشتیوانیەکی زۆر گەورە بوو بوومان و هەر ئەو بوو بڕیاریدا کە هێزی پێشمەرگەی ژنان لە ساڵی 1996 دا بمەزرێت و پاشان لە ساڵی 2000 بڕیاری ئەوەیدا کە ژنان بەشداری بکەن لە کۆلێژی سەربازی قەلاچۆلان و بتوانن خۆیان ببن بە ئەفسەر و خۆیان بتوانن
مەشق و ڕاهێنان بەهێزی پێشمەرگەی ژنان بکەن. هەر بۆیە من لەخوا بەزیابێ هەر لە ساڵی 1970 یەکەم یعنی لەو کەسانە بووم کە لە یەکەم خولی سەربازی قەلاچۆلان بۆ ژنان کراوە بە بڕیاری بەڕێز مام جەلال وەتوانیم سەرکەوتنیش بەدەست بێنم و خەڵاتی هەواڵ بەڕێز مام جەلالیش بەدەست بێنم ئەو کاتەیە. لەبەر ئەوەی ئێمە لە ژنەکان 12 ژن بووین، 4 لەو ژنانە توانی لە یەکەمەکانی خولەکە بێ کە 270 پیا و بەشداری تیا کردبوو و خۆشبەختانە توانیم لە یەکەمەکان بم و خەڵاتی بەڕێز مام جەلال وەربگرم. هەروەها لە پەیمانگای کادیران بە هەمان شێوە توانیم لە یەکەمەکان بم، چونکە زۆر ینی مەبەستم بوو کە ژن بتوانێت بە تەکیدی خۆی دڵسۆزێکە یاخود مەبەستت لە ئەو بابەتە بێ ئەتوانی بەتایبەتی ژنان ئەتوانێت سەرکەوتن بەدەست بێنن. بێگومان ئێمە ئەوشمان لەبیر نەجێ خاتو لە میعە، ینی ژنان وا تێنەگەن کە لە شاشەیەکەوە تۆ ئەبینن، توانێت تۆ ئەبینی ئێستا لەم بەرنامێت تۆ ئەبینن، ینی وا هەستکەن کەوا زۆر بە ئاسانی تۆ گەیشتوتە ئەم هیچ بە ئاسانی کۆمەڵێک زەحمەتی بڕیەوە، کۆمەڵە نەهامەتی بەتایبەتی قوربانی، کۆمەڵە قوربانی داوە لە پێنا ئەوەی کە تۆ ئێستا لە بەرنامێکی ئاوا باسی سەرکەوتنەکانی خۆت بکەیت، هەمیشە سەرکەوتوو بین. من حەزەکەم بزانم ئێستا کۆلێژی سەربازی ئەزانینکەوە مەشق و ڕاهێنانی زۆری تایە و لەوانەشە کۆمەڵێک لە مەشق و ڕاهێنانەکان یعنی بگاتە ئاسیەوەی کە ئیتر مەترسی لەسەر تەندروستی کۆمەڵێک جەستەیی هەبێت. ئەمە ئەستەم نییە بۆ خانمێکە تێکەڵی کۆلێژی سەربازی بێت؟ نەخێت بە هیچ شێوازێک، چونکە هەموو شتێک ڕاهێنانە. تۆ کە ڕاهێنان وانەی تایبەتی سەربازی خۆت وەرگرت زۆر بە ئاسانی ئەتوانی لەگەڵیا بگونجێت. واتە پێشەوەی تۆ ئەو خولە بکەیت ڕاهێنان یان پێ ئەکان ینی؟ نا هەر کە ئەچیتە خولەکەەوە تۆش وەکو ئەوان هەر ڕاهێنانی خۆتەکەیت و وانە سەربازیەکانە خوێنیت و دیارە ئێمە چونکە یەکەم خول بووین هەر بەڕاستی شوێنی بەڕێز مام جەلال خۆی زۆر گرنگیەکی زۆر تایبەتی ئەدا بە ژنان و بەشداری کردنی ژنان و زۆر جار میوانی با بڵێن بیانی ئەهاتن. بەڕێز مام جەلال شانازی بەوە ئەکردەیوت ئێمە ئەم جارە مفاجئەمان هەیە، ئەم جارە ژنانمان ئەبێتە ئەفسەر، بەردەوام میوانی بیانی لە لامان بوون، بەردەوام بەڕێز مام جەلال خۆی سەردانی ئەکردین لە قەلاچۆلان لە کۆلێجەکە و ڕۆژانە با بڵێن بە دوواداچوون بۆ توانا و لێهاتووی ژنەکانی ئەکرد لە ڕێگەی با بڵێن ئەفسەرەکانی کۆلێج و لە ڕێگەی ئەمیدی کولیە و ئەوانە هەر هەمووی خۆشبەختانە لە ئەنجامەکەیە یعنی ئەنجامێکی دڵخۆشکەر بوو، هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، هەم بۆ بەڕێز مام جەلال، هەم بۆ ملەتی کورد بە شێوەیەکی گشتی کە ژنی کورد بتوانێت ئەو قۆناغانە ببڕێت و بە شێوازێکی سەرکەوتوو لێ بێتە دەرەوە. هەر ئەوەش بوو ئەوەی کەوا دوای ئێمەش چەندین ژنی ترتوانی ئەو کۆلێجە تەواو کات چەندین خولی تر ئێستا هەمویان لە ناو وەزارەتی پێشمەرگە لە ناو وەزارەتی ناوخۆ هەمویان خزمەت بە گەل و نیشتیمانەکەیان خانمیش هەر لەو ڕێەوە پێگەیشتووە. دەستان خۆش بێت هەمیشە ئەوها بە سەرکەوتووی بتان بینم. باسی سەرۆک مام جەلالت کرد، یعنی سەرۆک مام جەلال توانی بڵێن سەرکردەیەکە بڵێن هاوشێوەی نییە و نەبووە و دووبارە ژنابێتەوە، یعنی هەمیشە کەسێک بووە ڕوئایەکی جوانی بەرامبەر بە توانای ژن هەبووە، چونکە ئەو پێش ئەوەی کەوا پاڵپشتی ژنان بکە، پێش ئەوەی کەوا ئەو دەرفەتە بە ژناندا ڕوئایەکی جوان و بیرکردنەوەیکی جوان ڕێبازێکی جوانی هەبوو سەبارەت بەوەی کە چۆن خانمان بهێنێتە پێشەوە، چۆن پلانیان بۆ دابڕێژێ کە هاوشێوەی پیاوان لە ڕێخستنە نهێنیەکان، لە کارە قورسەکانی ئەو کات، لە چالاکیەکان چۆن بتوانن کەوا خۆیان بڵێن بسەلمێنن بۆ ئەوەی کە لە پێناو نەتەوەکەیان داکۆچی لە نەتەوەکەیان بکەن. دەست خۆش بێ ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا لە کاتی خۆ ئامادەکردنا هەردووکمان لۆگۆی بڵێن ئاڵتونیم بین، پێم وا بێ ئاڵتونە بڵێن وێنەی مام جەلالی لەسەر گەرباسێکی ئەومان بۆ بکەیت. وڵاهی ئێمە بۆ خۆش ینی کە ئەزانین بەڕێز مام جەلال چەند پشتیوانی ئێمە بووە، چەند داکۆکی لە مافی ژنانی نەک هەر کوردستان، عێراق و لە هەموو شوێنێکا ژنێک سەرکەوتوو وایە بەڕێز مام جەلال
یعنی بەسەرکەوتنی ئەزانی بۆ هەموو ژنان بۆیە ئێمەش یعنی خۆشەویستیمان بۆ بەڕێز مام جەلال بە ئێستاشەوە بە هیچ شێوازێک زەڕەتە مسقاڵێک کەم نەبووتەوە ئەوەیە کە ئێمەش یعنی لە خۆشەویستیمان بۆ ئەو ئێمە خۆمانوک و با بڵێن بواری سەربازێکە زۆر گرنگیمان بە خوشڵ و ئاڵتون و ئەو شتانە نەداوە بەڵام لە خۆشەویستیمان بۆ ئەو بە پێویستمان زانی کەوا ئێمە وێنەی بەڕێز مام جەلال لە ناو لیرەی ئاڵتونی بۆ خۆمان نەخشی بکەین و دیارە داوامان کرد لە لوبنانەوە ئەویان بۆ کردین شتێکی زۆر بەڕاستی من هەر شانازیشی پێوە ئەەکەم بەردەوام و هەر پێشم خۆشە یعنی لە هەموو بۆنەوە یادەکانیشە بە خۆمێ بکەم تاوەکو ماوین ئێمە سەری ڕێز و نەوازش بۆ بەڕێز مام جەلال و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان دانوێنی پیرۆز بەشانی زۆر لەوە زیاتری چه هەستێکت هەبوو کاتێکە خانمێکی وەکو تۆ بڵێن خەڵات بکرێ لە پای چالاکیەکانی لە هەمان کاتشە ئەو خەڵاتە وێنەی مام جەلالی لەسەر هەر بەڕاستی ئێمە من ئەتوانم چەندین جاریانی لەلایەن هەواڵ بەڕێز مام جەلالەوە خەڵات کراوین یەکێمیان ئەوە بوو کە لە پەیمانگای کادیران کە لە یەکەمەکان بووم بەڕێز مام جەلال خۆی خەڵاتی کردم وێنەکانیشم هەیە و هەروەها لە کۆلێژی سەربازی بە هەمان شێوە بەڕێز مام جەلال خۆی خەڵاتی کردوین لە کاتی گێڕانەوەکانە هەست ئەەکەم ینی هەست بەواکەم کە زۆر بە ناخێکی پڕەوە بە حەسرەتەوە ینی باسی وشەی مام جەلال لە دەمن دەرئەبڕێ ینی ئەمە خۆی وێنەی ئەوەیە ئەومان پێنیشانەدا کە مام جەلال کەسێکی تابڵی دڵسۆزە و بە جۆرێ خەباتی کردووە ڕێبازێکی لە دوای خۆی بەجێهێشتووە کە هیچ کاتێک لە دڵی هەموو تاکیەکە بە تایبەتی ئێستاش کەنەوەی تازەیە ینی دەماودان پشتا و پشت کە ئەوترێتەوە لە زاری کەسانی وەکو ئێوە ئەو خۆشەویستیە لا ئیرادی ئەچێتە دڵە و قەت دەرناچێت ینی هەز بە حەسرەتێکی زۆرەکەم لە دڵ من هەموو جارێک کە ڕێگەمەکەوێتە سلێمانی کە ئیشی تایبەتمە بێ بۆ سلێمانی هەستەکەم ئیشەکەم تەواو نابێ ئەگەر نەچم سەردانێکی مەزاری مام نەکەم هەر بەڕاستی کە زۆر بێتاقەتی شەبم لە هەندێشت و ئەوانە کە ئەچمە سەر مەزارەکە هەر بەڕاستی وا هەستەکەم هیچ شتێکی تر لە دڵم نەماوە ئەوە نە هەست بە ئارامی ئەەکەم سەر مەزارەکەشی تاوەکو ئێستاش هەر بە بەردەوامی ئەچمە سلێمانی پێش هەموو شتێک سەردانی مەزارەکە ئەەکەم ئەنجار ئەچمەوە بۆ دوای ئیش و کاری خۆ بەداخەڵ بۆ لە دەستانی سەرۆک مام جەلال کە قەت دووبارە بوونەوەی نییە خاتۆ لە میعا یەکێکی لەو کەسانی کە بەشداریت کردووە لە پرۆسەی ڕزگارکردنی عێراقا ئەمە چۆن بوو حەزەکەم کورتێک لەو چیرۆکەمان بۆ باس بکەیت من دیارە ئەو کاتە با بڵێم فەرماندەی هێزی ژنانی گەرمیان بووم دیارە بۆ ڕزگارکردنی شاری خانەقین ئەو هێزانەی یاخود ئەو کەسایەتیانەی کە سەر بە شاری خانەقین بوون و هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی هاوپەیمانی کاکمەلا بەختیار خۆی پەیوەندی پێوەکردین وتی کاکە ئێوە خانەقینین و لەناو هێزتان هەیە و پێمان خۆشە بەشداری بکەن دیارە ئێمە و کاتە سەر بە فەرماندەی 11 گەرمیان بووین فەرماندەی 11 گەرمیان ئەو شوێنەی بۆ دەستنیشان کرابوو دیارە شاری جەلەولا بوو بەڵام ئێمە کە ئەوان پەیوەندیان پێوە کردین وتمان ئێمە لە خزمەتانین بۆ هەر شوێنێک بڵێن بەعکسەوە پێشم خۆشە من وەکو پێشمەرگەیەک بەشداری بکەم لە ڕزگارکردنی شارەکەی خۆم زۆر بە خۆشحاڵیەوە خۆمان پێچایەوە هەموو هێزی ژنان با بڵین بە هەموو یاتاخ و چەک و تەقەمەنی و ئەوانەمان پەیوەندیمان کرد بە کاکمەلا بەختیارەوە لە ساڵە حاغا لەوێ دانیشتبوون پێشەوە ینی بێت ئیتر دوای ئەوە کە سعات حوتی بەیانی وتیان جوڵە ئەکا هێزەکان و ئەوانە ئێمە شەروەک لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان بە هەمان شێوە هاتینەوە ناو شاری خانەقین و دیارە ئێمە یەکەم ئیشمان لە ناو شاری خانەقینەوە بوو کە ئەو شوێنانەی کەوا زۆر گرنگ بوون بتوانین کۆنتترۆلی بکەین و ئەوانە بەتایبەت ئەو شوێنانی مەبەستە کە لە ژێر دەستی داعشا بوون یاخۆت ئەوانەی کە ببوورە لە ژێر دەستی حزبی بەعس ئەو بەڵێ ئەو کاتی بەعس ئێمە بەڕاستی لەبەر ئەوەی ئەو شوێنانە زۆربەی شوێنەکان ینی ئەوان ڕۆشت بوون کەسی لێ نەما بووانە ئێمە زیاتر گرنگیمان بەوەدا کە بتوانین ئەو شوێنانە کۆنتترۆل بکەین و دەستی خەڵکی تر نەگاتە پێی و زۆربەی زانیاری و بەتایبەتی ئەوانەی کە لە بابڵین فەرقەی خانەقین و ئەوانەی کە لە ئەمن و لە ئستخبارات و ئەوانە بوو ئێمە زیاتر مەبەستمانە بوو بگەینە ئەو
زانیاریانە و زانیاریەکان نەفەوتێ بۆ ئەوەی خەڵک دۆست و دوژمنی خۆی بزانێ هەرچەند شاری خانەقین شارێکی با بڵێن تا بتوانانی ڕۆحی کوردایەتی تایە بەڵام خۆت ئەزانی لە هەموو کابرا هەڵێت چەند بێتەقەڵ نییە. ئێمە گرنگیمان بەوەدا ئەنجار تەوزیع بووین بانزینخانەی خانەقیمان گرتە ئەستۆ وتمان بۆی خەڵک نێت بە کەیفی خۆی ینی دەستکاری بانزین و نوت ئەو شتانە بکە وەکو چۆن بڵێ تۆ بنەمایەکی ئیداری حکومیدا ئەنێت لەو شارەکە یەکەم جارات تێناوی مستەودعەکەی شاری خانەقین بانقی خانەقین نمان هێشت 1 دیناری خەڵکی خانەقین بفەوتی ئەوەی داینابوو 1 ئەوراقی ئەو کاتە ئیتر ئێمە دابەشین بەسەر شوێنەکان نەخۆشخانەی خانەقین هێزەکەمان بە تەواوەتی هێزی ژنان دابەش کرد بەسەر شوێنەکانە و شوێنەکانمان کۆنتڕۆل کرد و بەشداریمان کرد لەوەی کە ئێمە بتوانین ئەو عەرەبە هاوردانەی کە هاتوونەتە شاری خانەقین بە شێوازێکی مەدەنیانە بە شێوازێکی ڕێک و پێک تیان بگەێنین و پێیان بڵین ئێوە تاوەکو ئێستا داگیرکرد بوون هاوردە بوون ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئیتر ئێوە ئەم خاکە بەجێبێڵن بۆ خەڵکی ڕەسەنی خۆی و توانیمان با بڵێن لە هەڵمەتێکی زۆر گەورەیە زۆر باش بوو کە توانرا ئەو عەرەبە هاوردانە لە شاری خانەقین بەدەربێنن. دەستان خۆش بێت. خاتو لە میعاد چۆن بەشداریتان کرد لە یعنی خۆبەخشانە بەشداریت کردووە لە شەڕی دیشکە داعش ئەو کاتە لە میحوەری بڵنجە لە لای خانەقین؟ بەڵێ دیارە بن هەرچەندە ئەو کاتە لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگە نەبووم چونکە خزمەتەکەم گوازرایە بۆ ناو وەزارەتی ناوخۆ لە ساڵی 2012 بە شەڕی داعشەمان نەزانین لە 2014ەوە دەستی پێکرد. بەڵام ئێمە وەکو خۆبەخشێک کورتێکی خەڵکی خانەقین مەبەستمان بوو بە هیچ شێوازێک داعش نەتوانێت توخنی خانەقین بکەوێت و شەڕەکە بکەوێتە ناو خانەقین. بۆیە ئێمە بڕیارماندا مەجموعەیەکی زۆر خەڵکی شاری خانەقین بڕیاریدا کە خۆبەخشانە پارێزگاری لە شارەکە بکات هەرچەندە ئەوە ئەرکی سەرشانی سەرەکی ئەو نییە چونکە ئەرکی سەرەکی هێزەکانی پێشمەرگە و ئەوانە بوون لەم ناوچەیە و ئێمە من هەرچەندە بەیانیان ئەچوون بۆ دەوامی ئاسایی خۆم لە بەڕێوەبەرایەتی پۆلیس بەڵام لەگەڵ ئەوەی هینێکمان هەبوو مەفرەزەیەکمان هەبوو لە سعا 6 ئێوارەوە بۆ سعا 6 بەیانی ئێمە با بڵین پاسەوانی شارەکەی خۆمانمانە کرد ئیتر لە پیا و گەنج و پێشمەرگەی دێرین و زیندانی سیاسی و ئەمانە هەمویان خۆبەخشانە مەپارێزمان دروست کردبوو هەمومان شارەکەمان ئەپاراست و زۆر جاریش سەردانی با بڵین سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانمان نەکرد و ئێمە زیاتر هەڵەساین بە دابینکردنی خواردن و خۆراک هاوکارێکی سەنگەرەکانی پێشمەرگە بووین و هەرخۆم ئەندامی هێزی پشتیوانی پێشمەرگە بووم هەر لە شاری کەلاریش زۆرجار کۆمەکێکی زۆر باش هاوکارێکی زۆر باشمان کۆ ئەکردەوە و ئەچوین سەردانی سەرجەم سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستانمان ئەکرد و هاوکارێکانمان پێیانەگەن. دەستان خۆش بە سەرکەوتوو بن. خاتو لە میعا پێم خۆشە بەراوردکاریەک زۆرجار لە میوانەکانم ئەپرسم بە تایبەتی ئەگەر لە شارەکانی دیکە بن خۆت خەڵکی خانەقینی لە هەمان کاتە شاری کەرکووکیشێکەکە لەو شارانەی کە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی نەتەوایەتیەوە بە شارێکی کوردستانی دەئەنرێت لە هەمان کاتە خانەقینیش بە هەمانشەوە یعنی دوو شارن توانین بڵێن چاوێکی زۆریان بەسەرا و دوو شوێنی بڵین ناوچەی دابڕێنراون و لە ڕووی سیاسی و کۆمەڵی کێشە و گرفت دێتە بەردەم هەردوولایەن و زۆرترین پێکاتەشی تێدا هەردوولا. پێم خۆشە بزانم خۆت خەڵکی خانەقینی و کەرکووکیش هەموو کات بەلای و کەسانێکەوە سیاسەتەکەنیان لە هەر بوارێکی دیکابێ یان بەلای تاکێکی ئاسایی کوردەوە بێ گرنگە چیت هەیە بۆ ئەم دوو شارە؟ بەڕاستی بن هەموو خۆشەویستیەکم هەیە هەم بۆ شاری خانەقین هەم بۆ شاری کەرکووکە هیچ جیاوازیەکی نییە لە لای منەوە هیچ شارێکی کوردستانی گەورەش جیاوازی نییە لەگەڵ خانەقینە. ئەنجا کەرکووک هەر بە تایبەتی من ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو دانیشتوان بە هەموو پێکهاتەکانی. بەڕاستی ئێمە ئەوەی کە گرنگە بتوانین لەم شارە ڕەسەنێتی ئەم شارە بپارێزین بتوانین
دابوو نەریتە جوانەکانی کوردەواری خۆمان لە ناو شارەکە با بڵێن بپارێزین و هەروەها بتوانین ئێمە خزمەتی بکەین زیاتر. بە تایبەتی ئێمە ئەتوانین داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرکردەکانی کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستاش سەرۆک بابڵکە خۆی درێژە پێدەری ڕێبازەکەی مامە و هەرچەندە ینی ئیشی زۆر باشیان کردو لە ئەنجومەنی باڵێن پارێزگای کەرکووک دەنگی زۆر باش هات لە کەرکووک و ئەوانەوە جێگەی خۆشحاڵی بوو بۆ هەمومان و کەەوەیە لە خانەقی بێوکەوەیە هی سلێمانی بێوکەوەیە هی هەولێ بێ ئێوەش هەستان ئێمە خۆشیێوەشی گرتەوە بەتەکیید هەمومانی گرتەوە بەڵام داواکارنی زیاتر بتوانم خزمەتی ئەو شارە بکرێەوە زیاتر بتوانین ئێمە ئاشتی و پێکەوە ژیان لەو شارانە بپارێزین بە خانەقین و کەرکووکیشەوە چونکە بەڕاستی هیچ گرژیەک هیچ ئالۆزیەک خزمەت نە بە کەرکووکەکانە بە خانەقین نە بە کوردستان نە بە عێراق. زۆر باشە بە حکمێوەی کە تۆ تێکەڵ بە کارە بڵێن یاساییەکان و کارە بڵێن یاسایی و سەربازیەکان بووتە تا چەند لە کۆمەڵگای ئێمە بەتابەتی کە کۆمەڵگای کوردین یاسا پەیڕەو کراوە و کار بوو پاراستنە و جێبەجێکردنی کراوە چونکە دەبینین کەوا زۆربەی جار کاتێک کە ئێمە تووشی کێشەی کۆمەڵایەتی ئەبین یاخود کێشە و گرفتی خێزانیە یاخود تاکە یاخود گەنجە خانمە لە هەر بڵێن توێژێکی کۆمەڵگا بێ کاتێک کە تووشی گرفتێک ئەبینەوە زۆر جار گلەی ئەواکرێکە هەمیشە لە کۆمەڵگای ئێمە زۆر بەکەمی یعنی باسی یاسا کراوە یاخود زۆر بەکەمی جێبەجێ کراوە نەمە بزانم کە تا چەند وەکو خۆت لە بوارەکەی و شارەزای تا چەند کار بە یاسا کراوە و تا چەند هەوڵ بۆ پاراستن و جێبەجێکردنی درراوە. بەڵێ دیارە من وەکو ئەزمموی خۆم وەکو بۆ ماوەی 6 ساڵ بەڕێوەبەری بەڕێوەبەتی بەرەنگاربوونەوەی توندوتێژی دژی ژنانی گەرمیان بووە. ئەنی ئەزممونێکی زۆر باشم هەبوو لە بوارەکەیە و توانیمان لەو کاتەیە خزمەتی زۆر باش بکەین بە ژنانی گەرمیان بە شێوەیەکی گشتی ژنانی خانەقین لە ڕێگەی کردنەوەی چەندین خۆل ئەنجامدانی کۆنفرانس پانێڵ لە ڕێگەی هوشیاریەکەوە هۆشیاری کۆمەلگاوە بۆ هەردوو ڕێگەستوانیمە چەندین ئیشی زۆر باش و گەورەش بکەین بۆچەکان زیاتر تایبەت بەچی بووڵن لە ڕێگەی تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژیژدان و یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی ژمارە هەشتی ساڵی 2011 کە لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان دەرچووەوە لە ئێستا جێبەجێ ئەکرێ لە هەرێمی کوردستان دیارە ئەو یاسایەکی ئەتوانین بڵێن تا ڕادەیەک باشە هەرچەند چەند کەم و کورتێکی هەیە بەڵام یاساکە هەربوونی یاساکە خۆی پاڵپشتێکی گەورەیە بۆ ژنانی هەرێمی کوردستان چونکە تاوەکو ئێستا لە عێراق ئەوە چەند ساڵە حکوومەتی فیدراڵی هەیە تاوەکو ئێستا نەیانتوانیوە لە پەرلەمانەکەیان یاسایەک دەربچێنن سەبارەت بە توندوتیژی دژی ژنان لەم خولەکە بۆ ئەو خولەکە ئەچێت هەر ناتوانن یعنی بە تەواوەتی لەبەر ئەوەی با بڵێن پێکهاتێ عێراق لەسەر ئەساسی تائفی و لەسەر ئەساسی مەزهبی و ئۆشتانە ناتوانن یاسایەک دەربچێنن بە ناوی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و چەندین یاساش هەیە لە ناو یاسای سزادانی عێراقی کە دژ بە ژنانە تاوەکو ئێستا نەیانتوانیوە دەستکاری بکەن بەڵام خۆشبەختانە هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو کاتێک کە بە ڕێزمان جەلال بوو توانی چەندین یاسای بۆ بەرژەوەندی ژنان دەربچێنێت و چەندین یاسایش کە دژ بە ژنانە لە ناو یاسای سزادان هەر بە تەواوەتی ئیلغا بکرێتەوە نەمێنێت و هەندێکیشی هەموار کراوەتەوە بۆ بەرژەوەندی ژنان بەڕاستی ئەوانە هەمووی دەستکەوتی گەورن بۆ ژن ئێمە کە ئەڵێن سەرۆک مام جەلال پشتیوانی ژن بوو بەڕاستی هەر بە قسە نییە ئەمە بە کردارەکانیشی بە یاسایە بە دوواداچوونی کۆمەڵایەتیە بە چارەسەرکردنی کێشەکانیانە بەڕاستی ئەو یاسایەکی باشە و مێ دەکەین بتوانن ئەگەر خولی تازەی پەرلەمان بتوانن هەمواری بکەن بۆ ئەوەی شوێنی خۆی زیاتر بگرێ و لە ڕووی دام و دەستگای با بڵێن جێبەجێکارد ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان چەندین بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیمان هەیە ئەو بەڕێوەبەرایەتیانە سەرجەمیان نووسینگەیان هەیە لە قەزا و ناحیەکان و توانیویانە با بڵێن ئەرکی سەرشانی ئەوان ئەوەیە کە لێکۆڵینەوە بە دوواداچوون بۆ کێشەکانی ژنان بکەن بۆ کێشەکانی ناو خێزانەکان بکەن بۆی بتوانن بۆیان چارەسەر بکەن و دیارە ئێمە لە کاتی
ئیشکردنماندا لەو کاتە پێشنیارێکمان کرد بۆ قونسڵی ئەڵمانی لە هەولێر پێمان وتن سنتەرێکی ڕاوێژکاری خێزانیمان بۆ دانێن بۆ ئەوەی ئێمە بەتەنها نەچین با بڵین هەر لێکۆڵینەوە بکەین و بچین یەکسەر تۆماری سکاڵا بکەین با بڵێن لە ناو خێزانەکە تۆمارکردنی سکاڵا شتێکی ئەستەمە بۆ ناو کۆمەلگای ئێمە پێشنیاری ئەومان کرد خۆشبەختانە حکوومەتی ئەڵمانیا موافقەتی کرد و توانیمان سنتەرێکی ڕاوێژکاری خێزانی لە گەرمیان دابنین کە هەموو با بڵێن بودجەی لەسەر حکوومەتی ئەڵمانیا بێنە لەسەر کوردستانە نە لەسەر عێراقەنە لەسەر گەرمیانە خۆیان یعنی هاوکاری تەواویان کردن و ئێستاش بەردەوامە لە ئەنجامی سەرکەوتنی ئەو پرۆژەیە دیارە لە هەولێر و سلێمانی و دهۆک و سۆران و ڕانی هەمویان داوایان کرد ئەوەی بۆ گەرمیان کراوە با بۆ ئێمەش بکرێەوە دیارە توانیمان بۆ هەموو هەرێمی کوردستان ئەو سنتەرانە بکەینەوە ئێستا ڕۆڵێکی باش ئەبینن بەڵام ئومێ دەکەین یعنی باشتر بێت و پشتیوانی زیاتر بکەین بۆی بتوانن کێشە و گرفتەکانی ناو خێزانەکان چارەسەر بکەن و یەکلایی بکەنەوە. دەستان خۆش بێ کەسانی وەکو ئێوە بتوانەوە سەرکەوت و بێگومان هەر ئەو شتانی لێ بەرهەمدێ. خاتۆ لە میعا بەرەو کۆتا ئەچین پێم خۆشە لە کۆتاییە ئێمە لە کۆمەلگایەکین بتوانین بڵێن کۆمەلگاکەمان زیاتر پێشکەوتنی کۆمەلگا بە توانای گەنجەوە بە توانای بە تایبەتیش خانم چونکە چینێکی گرنگی کۆمەلگایە. پێم خۆشە بزانم یاخۆت پەیامی خۆت لە کۆتاییە پێم خۆشە چی بە گەنجان ئەڵی بە تایبەتی و گەنجانی بەگشتی وە لە هەمان کاتە خانمان بە تایبەتی ئەیانەوێت ئامانجێکیانێ هەوڵ بۆ ئامانجەکەیان بدەن بەڵام ترسێکیان هەیە لە ترسی دابوونەریتی کۆمەلگا یاخود خێزانیان ڕێگرا یاخود کۆمەڵێک بربەست هەیە کە نەتوانن دەرکەون یاخود نەتوانن هەوڵ بۆ ئامانجەکانیان بدەن وەکو خانمێکی سەرکەوت و پەیامی خۆت لە کۆتاییە چیت هەیە بۆ گەنجان بەگشتی و خانمان بە تایبەتی؟ بەڵێ بەڕاستی گەنجان و خانمانیش خانمانی گەنجیش پێویستەکە خۆیان سەرقاڵکەن بە دروستکردنی خۆیان ینی ئەوە بەتەنها ینی ئینسان بە شتێک نەڵێ من با بڵێن بڕوانامەی بەکەلۆریەسم هەیە یاخود بڕوانامەی ئامادەیم هەیە ئیتر تەواو ئەبێ بچمە ژیانە ڕۆتینەکە ئەوەی کەوا مەسەلەن ئەگەر خانمێکە بچێ هاوسەرگیری بکات و مناڵ بەخێ و کاخۆی لە هەموو کۆمەلگا و لە هەموو با بڵێن پێشکەوتنەکان دابڕێ ئەو بەتەنها هەموو ئامانجی لە ژیانە ئەوە بێ بەڕاستی ئینسان ئەتوانێ هەم ئەوەش بکات و نمونەی زۆریش هەیە هەمەتوانێ ماڵ خێزانی خۆشی بدا هەمەتوانێ برە و بەتواناکانی خۆشی بدا بەشداریکردنیان لە زۆر لە خۆل زۆر گرنگە یعنی هەر بەڕاستی هەوڵ بدەن کە بتوانن یەکەم جار خۆیان دروست بکەن ئەویش دیارە بە بەشداریکردنە لە خۆل بە بەرەپێدانە بەتواناکانی خۆیان بە بەدەستێنانی بڕوانامەی زیاترە خۆیان یعنی چەقبەستو نەکەن لە شوێنێکە نەوەستن و بەردەوام بن و بۆ ئەوەی بتوانن سەرکەوتن بەدەست بێنن و دیارە نەشترسن ناشبێ بە هیچ شێوەیەک بە تایبەتی خانمان نابێ بترسن بە تایبەتی ئەوانەی ڕاگەیاندکاران یعنی ئەبینی زۆر جار ژنان ئەوانەی کە لە بواری ڕاگەیاندنا ئیشەکەن زۆر کێشە و گیر و گرفت و ڕێگری بۆیان دروستە بێ بەڵام ناکرێ ئەوان لە ڕێگریەک لە شتێک بۆستن ئەبێ بەردەوام بن و هەرێکێ بە پێی خول و یعنی خولیای خۆی حەزی خۆی بتوانێت خزمەت بکات لەو بوارەوە بتوانێت بەرە بەخۆشی بدات. دەست خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم گفتوگۆیەکی جوان گفتوگۆیەکی شیرین و سەرکەوتوانە هەروەکو ئەزمون و توانای خۆت سپاس بۆ ئەم دەرفەتە کامڕە دەرفەتت پێداین کە بینە ماڵەکەت و هەم ئێمە و هەم تۆش خزمەتی یەکتر بکەین لە پێی بەشداربوونت لە پرۆگرامەکە ئێمە قەڵغانێکی ڕێزلێنانمان بۆ تۆ ئامادە کردو پێشکەشی تۆیەکەین ئومێدەکەین کەوا بە دڵت بێ زۆر سپاسانەکەم ئێوەی زۆر بەخێر بێن ئەرکتان کێشاوە ڕێگاوبانێکی زۆرتان بڕیوە تاوەکو گەشتونەتە ئێرە دەسەکانتان خۆشن زۆر زیاتری شانازی پێواکەم و دەستان خۆش بێ و هیوای سەرکەوتتان بۆ زۆر سپاس تۆش سەرکەوتوبی لە هەمان کاتە ئێمە تێنووسی پرۆگرامی پێشەوانمان هەیە ئەم تێنووسا تایبەت بە پرۆگرامی پێشەوانەوە بۆ ئەرشیفی پرۆگرامی پێشەوان ئەمێنێتەوە بە تایبەتیش بۆ یادگاری بۆ من ئەمێنێتەوە ئەتوانی وەکو خانمێک لە کۆتاییە دەستنووسێکی خۆت بەجێ بهێڵی سەبارەت بە بەڕێوچوونی پرۆگرامەکە بێ چۆن بوو بەلاتەوە لەسەر
بۆ نمونە پرسیارەکانی من یاخود شێوازی من یاخود پێت خۆشە لە پرۆگرامەکانی داهاتووە چێ بە شایستە ئەزانی کە هاوشێوەی تۆ لەوێ ببێتە میوان ئەتوانی دەستنووسێکی خۆت بەجێبێستەکانت خۆش بێ و بە خۆشحاڵیەوە. بەڵێ خۆشەویستان بە تێنووسی پرۆگرامی پێشڕەوان کۆتایی بە پرۆگرامی ئەمجارەی پێشڕەوان ئەهێنین کە تایبەت بوو بە بەسەرکردنەوەی خاتوو لە میعان محەممەد قادر عەمیدی نافپەروەر کە چەند ساتێک لەگەڵی بوون و کۆمەڵێک پرسیارمان ئاراستی کرد سەبارەت بە توانە و سەرکەوتنەکانی سەبارەت بەو ئەزمونە یاخود بە بڕینی ئەو قۆناغانەی ژیانی کە توانیوێتی کۆمەڵک ناڕەحەتی ببڕێت تاوەکو بگاتە ئەم سەرکەوتنەی ئێستای و سوپاس کە تاوەکو ئێستا بینەرمان بوون سپاس بۆ تەواوی هاوکارانم کە هەمیشە ماندوو ئەبن لەگەڵ منە تا پرۆگرامێکی دیکە و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە هەر بوارێکا بێ خواتان لەگەڵ.